سلااو دکتۆرە بەخێر بێت دووبارە بەخێر بێت دکتۆرە بەخێر بێت دکتۆرە ئەم کاتی کە باسم کرد کە دیاری بکەین و تەرخانی بکەین بۆ ئەندامانی خێزانەکە بە درێژای ڕۆژەکە ڕەنگە لە دەرەوە بین خەریکی کارکردن بین شەوەکە دابرین بۆ ئەندامانی خێزانەکە ئەگەر کاتێکی کەمیش بێت گرنگی ئەم کاتە لە چیە؟ دەستخۆشتان لە یەکەم طبعاً تەوەرێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئێستا زۆربەی خێزانەکان لە ڕاکەڕاکێکی ژیانان لە پێڕاگەیشتنان بۆ ئەوەی کە ژیانێکی باش بۆ مناڵەکانیان دروستکەن لەم پێڕاگەیشتنەیە هەوڵێن مەکتەبی ئەهلیان بۆ بیان خەنە مەکتەبی ئەهلی لە ڕووی جلو بەرگەوە هیچ کەم و کورتێکیانە بێ لە ڕووی خواردن و لە ڕووە فیزیکەکانەوە زۆر باش بن بەڵام سەیرەکەی مناڵی ئەمڕۆ ئەیبینی هەمووی ناڕازیە هەمووی نائارامە هەمووی جۆرێک لە دایک و باوکەکە لە هەرچی بۆ کەم هەر تێر نابێ هەر داوای زیاترە کارەڵە تۆ دایکێکی خراپی تۆ باوکێکی خراپی لێرەیە کێشەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم مناڵانە لە ڕووی مادیەوە تێرن بەس ئایا لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ڕۆحی و معنەویەوە تا چەند هەست بە و نزیکیە هەست بەواکەن کە خۆشویستراون کە ڕێز لێگیراون کە بوونێکیان هەیەوە ئێمە دڵخۆشین بۆی کە لەگەڵمانان گرنگی کاتی خێزانی گرنگی ئەوەی کە لەگەڵ مناڵەکەمە کات بەسەربەرم ئەگەڕێتەوە بۆ ئەمە ئەم پەیامە بە مناڵەیە کە ئێمە دڵخۆشین تۆ لەگەڵمانە ئەژیت ئەمە زۆر مهمە هەمومان زۆر حەزەکەین ئەو کەسانی کە لەگەڵمانە ئەژین شەیدای خۆیان تامەزرۆی خۆیان دەرببڕن کە چەند خۆشە تۆ لەگەڵمانەی چەند خۆشە کە پێکەوەین بۆیە ئەو مناڵانەی هەموو دراساتەکان ئەوەمان پێڵەن ئەو مناڵانەی کە گرنگیان پێ ئەدرێەوە کاتی تایبەت هەیە بۆیان لە ڕووی سەحەی نەفسیەوە زۆر جیاوازترن و متمانەیان بەخۆیان زیاترە و کە ئێمە مناڵ ئەنێرین بۆ مەکتەب لەوەی ڕوبەڕووی یەک دنیا شاڵاوی هەستی قورسە بێتەوە گروپی هاوڕەکەی دەریەکە مامۆستا مۆڕەی لەیەکە لە شتێکی نەکردووە هۆمۆرکەکەی نەکردووە لە ناوی نازانەوە کە هاوڕەکانی پەرفۆرمانسێکی باشی هەبێ هەموو ئەوان هەستی قورس لە مناڵە دروستەکە چی وای لێ ئەکا بەرگەی ئەم زلەی ژیانە بگرێ کە لە مەکتەبا هەیەوە نیە هەموو سیستمە پەروەردەیەکانی کوردستان زۆربەی هەمویانە بەڵام لەسەر سزا و پاداشتە دیسانەوە ئەوش عەزێتی ڕۆحی مناڵە کە تۆ کاتی خێزانیت هەبوو مناڵەکەت پڕچەک ئەەکەی لە ڕووی معنەویەوە یەک دنیا سەرچاوی ناوەکی بۆ دروستەکەی لە مەکتەب زۆر بە ئاسانی ئەم حاڵەتانە تێ ئەپەڕێنێ زۆر باشە وەکو خۆت ئاماژت پێکردەوەی کاتێککە گرنگی ئەجێ بە مناڵ هەر لە ناو خێزانە ئەم کۆبوونەوەی خێزانە و کات تەرخانکردن بۆ خێزانە تا چەندوە ئەکات لەوەی کە خێزانێکی پتە و دروست ببێت نەوەک ئەوەی کە خێزانێک بێت کە لە داهاتوودا لەوانەیە پەرتەوازەبوونی خێزانی ڕووبات پەیوەند خان زۆر جار کە دائنیشین ئەوە لەگەڵ کەس و کار و هاوڕێ باسی مناڵی خۆیانەکەن بۆ منە ئەڵێ وەڵای یادگاریم لەگەڵ دایکمانە لەگەڵ دایکمان لە مەطبەخا بووین لە ئەزیزێکە لەم فەچەی پێشوا گوێم لە قسەیەکی لەم جۆرە بوو دیار لەگەڵ دایکمان لە مەطبەخا بووین هەر بیرم نایە کە پەیوەندیەکمان هەبوو بێ کە گوێ لە دایک و باوکی شەگری یعنی ناچینە سەر ئەوی بۆ ئەمانەوێ مناڵمان ببێ بەس مناڵ یەکەمە بێ با دووەمیش لەگەڵیا گەورە بێ یعنی یەک ڕاکەڕاکە لە پەروەردەی مناڵە دووەمیش با لەگەڵیا گەورە ببێت و بەس پێڕا بگەیت و مناڵی سێمیش بێ گوناحن و گەورە بوو ما خوشک و برایان هەبێ ئەوەندە بیر لەمە ئەکەینەوە بیر لە چۆنیەتی ئەو ناکەینەوە چۆن بژین یعنی فەلسەفەی پەروەردەیی لەگەڵ ئەحمە خالدی هاوسەرم ئێمە ئەو فەلسەفە پەروەردەی ئیشی لەسەرەکەین دایک و باوکایەتی پڕچێش دوور لە سترێس و تووڕەیی یعنی ناکرێ ئەم ژیانە کە لەسەر ئەم ئەساسی زۆربوونەیە ئەوەندە بە سترێس و ئەوەندە بە زەحمەتی بێ کە دایک و باوکە کە خۆی چێژ وەرنەگرێ بۆیە گرنگی کۆبوونەوەی خێزانی گرنگی ئەوەی کە کاتی تایبەتمانە بێ لەگەڵ مناڵەکانمانە لەو ڕۆ زۆر گرنگە کە ئێمەش دوایی ناڵێن بەخوا هەر هیلاکی بوو ئەوەنە ساڵ مناڵ بەخێوکە و ئەوەنە ساڵ حملێ هەبێ ئەوەنە ساڵ شیری بەرەوە ئەم چیرۆکە بێمانایە یعنی بەردەوام ئەمە ئەگەردرێتەوە لەبەر ئەوەی ئەوەنە تەرکیزمان لای پێڕاگەیشتن و نەتیجەکانە تەرکیزمان لای ئەوە نییە کە چۆن کاتەکە چێژ وەربگرین لە کاتەکە بۆیە ئەمە زۆر مهمە کە تەنها بۆ مناڵ نیە بۆ ئێمەشە بۆی هیلاکی ڕۆژەکەی ئێمەش کەم بێتەوە کاتێک کە تۆ هەست بە پەیوەندیەکی تون و تۆڵەکەی لەگەڵ مناڵەکان تا لەگەڵ خێزانەکە تا یعنی ئەگەر تۆ کەسێکی زۆر گەورە بە کەسێک بە چەنەها کۆبوونەوە بکە لەگەڵ خەڵکات چەنەها کارمەندە با هەبێ
کە دەرگای ماڵەکە ئەکەیتەوە بوونی ئاسوودەی نەکەی تامەزرۆت نەبن تامێکی هەیە یعنی دائما هەستێکی لاکە نقصانە دائما هەستێکی ئەم شتانە ساختن ئەوی کە ڕاستەقینەیە ئەو چێژە معنەوی ڕۆحیەیە کە هەمومان پێکەوە لە ماڵێکە پێکەوە ئەمان بەستێتەوە و ئەمە زۆر تەئسیری هەیە بۆ سەحەی جەستەییش چونکە لە دووری مرۆڤەکان کە دوورن لە یەک هۆرمۆنی کۆرتیزۆڵ چالاکە بێ هۆرمۆنی کە دائما بە سترێسەوەین دائما لەوەی خەتەرێک ڕوئەیە تو دائما جەستت لەمایە بە مەناعەشە دابەزێ بەس کە هەمومان هەست بە ئارامی ئەکەین ئەتوانین پێ بکەنین پێ بکەوە ئەتوانین قسەی خۆش بکەین لەم حاڵەتە هۆرمۆنی ئۆکسیتۆسین هۆرمۆنی سێراتۆنین ئەوژە ئەم هۆرمۆنانە یارمەتیمانەیە متمانە بە مرۆڤەکانکەین متمانە بە ژیانکەین کە شوێنێکی سەلامەتە و لەگەڵ ئەوەشە یارمەتیمانەیە کە قدر و ڕێزی خێزانمان لابێ وەک کاریگەریکی زۆر گەورەی هەیە بۆ بەرهەمدار بوومان لە ڕۆژەکەیە باشە دکتۆرە ئەمە بەس بۆ مناڵ گرنگە یان بۆ کەسێکیش کە بۆ من هاوسەرگیری نەکرد بێت لەگەڵ بەرکەوتین لەگەڵ خوشک و براکان یا بەرکەوتین لەگەڵ دایک و باوک یا بەرکردنی لەگەڵ ئەو کەسانی کە لە یەک ماڵە بەیەکەوە ئەژین کۆبوونەوەی تەواوی ئەندامانی خێزان تا چەند گرنگە کاگڕەوەن زۆر جوانە ئێمە وازین کە مناڵەکان گەورە بن ئیتر تەواو وەخەی بێخەمین هەر کەس بۆ ژووری خۆی مۆبایلێکی بەرەوە سەر بەسەر لە دنیایەکی شاشەیەکی ڕووناک بەڵام دنیایەکی زۆر تاریکایە هەمووی لە ژووری خۆیەتی بەڵام لە ڕۆی عاتفیەوە هەموویان لە عینەن شوێنان بەڵام مەودای زۆر گەورە هەیە لە نێوانیانە زۆر دوورن لە یەکەوە و ئەمە هەستی عیدبوون لێرەیە زەرەرمەند ئەبێ ئێمە هەمومان شەیدای ئەوەین کە وەک مرۆڤ دوو هەستی زۆر سەرەکی هەیە هەستی یەکەم هەست بە ئەمان کەم هەستی دووەمیش هەست بە عیدبوون کەم کە من عیدم سەر بەم خێزانم و هەمومان پێویستمان بەوەیە کە چەنەها گەنج هەیە زۆر زوو زەواجەکە هەر کەسێک یەتە پێشەوە یەکسەڵێ بەخوا ئەبی کەم نەجاتم بێ لە ماڵە چۆڵ و وەڵ یان قەرەباڵغا بەس چۆڵە لە ڕووی دەرونیەوە چۆڵەوانێکی زۆر ئەژی بۆیە بڕیاری غەڵەتەیە بەس بووی لەم چۆنڵێ بێشیرازەیە لە ڕاستی هەرێکی کە لە ژووری خۆیەتی کە سیستمێک نییە خێزانەکە بەیەکەوە بەستێتەوە بۆشایەکی بۆ دروست بووە بۆشایەکی بۆ دروست بووە مناڵەکان یا ماڵەکە وەک ئوتێل بەکارێنن یا مناڵەکان ئەبنە ئیشکەر و ببووی لەو ئەرکە نەجاتیان بێ یعنی بوونی کۆبوونەوەی خێزانی ئەوەی کە پێکەوە بتوانین چێژ وەربگرین قسەی خۆشکەین باسی خەمەکانمان بکەین ڕۆژانە هەمومان بەرکەوتنمان هەیە لەگەڵ مرۆڤەکانەوە شتێک ئەڵێ ئاماژەیەکە کە هەستێکت یا دروستەکە باسکردنی ئەمە هەستی عیدبوون دروستەکە هەستی عیدبوون هەم شخصیەتێکی پتەوت ئااتێ هەم لە ڕووی سەحی جەستەییشەوە هەستەکەی پاڵپشتیەکەت هەیەەوە هەستەکەی ناڕوخی هەستەکەی خەڵکێکە لە پشتە زۆر باشە من لە سەردەوی مناڵی خۆمان لە بیرمێت کاتێک کە ئەچوین بۆ ماڵە خزمێکمان جا ماڵی پور بووە خاڵ بووەمان بووە زۆر پێمان خۆش بوو هەنە جارێ هەر خۆشمانیانی وامان لە دایک و باوکمانەکرد لەوەی کە بچین بەڵام ئێستا وردە بینین کە مناڵەکان وای لات و کاتێک کە دایک و باوکەکانیش ئەچن بۆ سەردانی مناڵەکان ناچن هەنە جاوشمان لە دایک و باوکان بیست و ئاڵێ وڵای من هەموو شوێنێکم تەرک کردو لە بەرەوەی مناڵەکانم کەسیان نایان لەگەڵماکەنێ لەگەڵما چی بکەم خۆ بەتەنیا بەجان ناهێڵم لە ماڵەوە کەواتە چی بگرێت کە بۆی مە ئەو لایەنە کۆمەڵاتێ دووبارە بەهێز بکەینەوە دووبارەوە لە مناڵەکان بکەینەوە قەچێکە لەوەی با کاتێکشانەوە بۆی لەگەڵ ئێمە ئابێن بۆ سەردانیکردن هەبوونی علاقە کۆمەڵایەتیەکان یەکێکە لەو شتە هەرە گرنگانەی کە پتەویەکی دەرونی زۆر گرنگ بە مناڵە بەخشە واستی عید بوونەکە زیاتر تیاتۆخ ئەکاتەوە هەبوونی خزم و کەسوکار چ نیعمەتێکی گەورەیە چەند خۆشە و ئێمە لە کۆمەڵگەیەکە ئەژین کە زۆر بەهرەمەندی لەوەی کە کەسوکارمان هەیە کە دەوڵەمەندین لە ڕووی کەسوکارەوە خاڵمان هەیە مامان هەیە پورمان هەیە و بەردەستن ئەم کەسانە ئەتوانین سەردانیانکەی بەڵام ئێمە بە گۆڕانکارێکی زۆر سەریعی تەکنەلۆژی و دیجیتاڵی زۆر گەورەیە ئەڕۆین کە بۆ ئێمەی گەورەکان ئەم گۆڕانکاری زۆر تازەیە ئێمە وەکو گەورەکان ئێستا لە مەجلیسێکا دابنیشە زۆر دەگمەن هەیە کە مرۆڤەکان زوو دەست نەبن بۆ ئەوەی چیم بۆ هاتووە لە دەستم چووە چه خەبەرە دانراوم فریای نەکەوتۆمەها لە ڕۆدەرونیەکەەوە پێڵەن ترسی لە دەستدان فۆمۆی پێڵەن fear of missing something هەمومان زۆر بەمان لەم ترسەیە ئەژین مرۆڤ بە سروشت ئەچێ بۆ ئەو شتەی کە هۆرمۆنی باشی کا دروستەکە هیچ هەوڵی ناوێ شتێک کە خۆش بێ خۆت بۆی ئەڕۆی ئەم مناڵانە بۆ ناچم بۆ ئەو ماڵە پرسیارەکە ئەوەیە چی دروستکەین ئێمە وەکو گەورەکان ئەم گۆڕانکارێک دیجیتاڵێ تەکنەلۆژیە کە دروست بووە شڵژانێکی بۆ ئێمەش دروست کردووە خەریکە ئەم
ئامێرانە ئەبێتە حقیقەتێک کە ئەبێ هەمووی ئامێرێکی پێ بێ بۆ نمونە ئایپادێکی پێ بێ ئەمە خەریکە ئەبێتە حقیقەتێک بۆیە ئەوەی کە گرنگە لێرەیە سیستمێک دروستکەن کە ئەچین بۆ ماڵی فلان کەس لەوێ مەسەلەن بیرۆکەیەکمان هەبێ مناڵەکان یاسایەکمان هەبێ ئایپاد و نازانیاری ئەلکترۆنی بەکار ناهێنن مناڵان وەرن ئەم یاری ئەەکەین ئێمەژە بێت چەندین بیرۆکەمان پێ بەڕاستی بۆ یارمەتی مناڵان بین کە لەم شاشانەیە قەتیس نەبنوە تامی چێژی ژیانی کۆمەڵایەتی کەن تامی ئەم بەرکەوتنە بکەن کە ئەم چێژە بکەن کە لە بەرکەوتنی کۆمەڵایەتیە هەیە. بەڵێ دکتۆرە کلیلی دروستبوونی گفتوگۆیەکی چێژ بەخش کە ئەم مناڵەکانیش لەگەڵ تا بێندا بنیشن ئەمە چۆنە هەستەکەی ئێستا کە تەواوی خێزانەکان ئەگەر بچن بۆ ئەو ماڵی کە پەیوەندیش باسی گەر ماڵی پورە ماڵی خاڵە ماڵی مامە گفتوگۆکان چێژ بەخش نین بە تایبەتی بۆ مناڵەکان هەموو گفتوگۆکان بۆ بە سیاسی بۆ بە شەڕی وڵاتان بۆ بە موچە کە هەموو گفتوگۆکان ئەمە بێت ئەو مناڵە دانانیشێ بە دیارتەوە کلیلی گفتوگۆیەکی چێژ بەخش چۆنە بێ زۆر جوانە مناڵ ئەبێ لە زۆربەی گفتوگۆکانە هەبێ چونکە تۆ ینی فریان ناکەی باسی اقتصادی بۆ بکەی باسی بزنسی بۆ بکەی باسی خەونی بۆ بکەی باسی ئامانجی بۆ بکەی ناتوانانی هەموو شتێ بە مناڵ بەخشی بۆیە دانیشتنی لەگەڵ گەورەکانە زۆر زۆر مهمە لە قسە و باسی گەورەکانەوە شت فێرە بێ بەڵام قسەکەی جەناب زۆر جوانە ئێستا مەجلیسەکان بۆ بە باسی یا سیاسەتە یا قسە گەلێکە کە خزمەت ناکە باسی ئەم و ئەوە باسی شتانێکە کە خزمەت ناکە کە چۆنەڵی ئیزافەیەکی نییە بۆ گەشەی مناڵ ئێمە چۆن گفتوگۆیەکی چێژبەخش دروست بێ لەوە دروستە بێ کە خویەکی زۆر ڕوخێنەر لە گەورەکانە هەیە ئەویش سەردانکردنی هەموو پەیجێکە چۆنڵی پیسکردنی مێشک و دڵ و دەرونەتی بە هەموو خەبەرێ کە سوودی نییە کە پێویستیش نییە تۆ بیزانی و هەواڵانە پێویستە ئەم هەموو شتە چیت بۆ ئەکا چ تامێکی بۆ ژیان هێناوە لەم فترەی پێشا گەڵ ئەزیزێکمان قسەمە کرد وتی وەڵاهی من کە ئەچمە سەر هەنێ پۆست بەس خەریکی کۆمنت خوێندنەوە باسی پۆستێکی کرد کە خەڵک کۆمنتی نەگونجای نووسیوە ئەی باشە وتم چۆن ڕێگە بەخۆتەی مێشکە پیسکەی بەم هەموو کۆمنتە بێمانایە یان ببەرە ڕووناکێک لەو تاریکستانە شتێکی باش بنووسە یان بۆچی مێشکی خۆت بەمانە پیسەکەی تۆ چی وەرگری ئەوە ئەیتەوە ئەم قسەی مەجلیسەکان بۆ هەمووی بۆ بە باسی سیاست لەبەرەوەی هەر یەکە و سێری کە گەر ئینستاگرامێ بێت چەند فۆلۆوینی هەیە ئەم هەموو شتە بەرچاوتە هەموو شتی خۆی بەسەر ساغەکاتەوە قسەی خۆش چۆن بمێنێ هەمووی کە ئابەتی لە خەریکی دەردەدڵە موچە نییە سیاست وایە مەکتەب نییە بۆیە یەکەم شت لەوێەوە دەست بێ کە ئێمە وەکو گەورەکان چی وەرە چ خۆراکێک گەین بە مێشک و دەروونمان ئەو کاتت دەستیان خۆش بێ مناڵان کەنیان بۆ ئەم دانیشتنە پڕ لە کەئابەی پڕ لە خەمناکیە مناڵی ئێستا لە چەند مناڵمان بیستووە لە دووی متەوەستە لە سێی متەوەستە چەند ئەزیزی کەسی نزیکی خۆم وازێنەوەڵێ تاعین ناکرێم ئەوە تەقاعودەکەشە مەعاژۆر ناگەم بۆچی هینکەم بۆچی بخوێنم بۆچی ئەوە بکەم یعنی کە مناڵ لەم ژینگەیە ئەم شتانە وەربگرێ هەر ئەم بیرکردنەوە چق بەستوانی تیا دروستە بێ یەکەم شت ئەوەیە کە من چ خۆراکی بەخۆم ئەم لە سۆشیال میدیا بێ هەڵبژاردێکی زۆر دروستم هەبێ وە کاتێکی زۆر دیاری کراودا بنێم بۆ ئەوەی کە شتێک وەربگرم پێویست ناکە لە بچووکترین فەراغا من یەکسەر بچمە سەر سۆشیال میدیا ئەم کۆنتڕۆڵە چۆنە بێت چۆن من هەموو پەیجەکانی کە لە بەردەستمایە هەمووی لایک نەکەم کە پێویستم پێی نەبێت کە پێویستم بە بابەتەکانی نەبێت ئەم کۆنتڕۆڵە چۆن نەکرێ یەکەم شت لەوە ئەبێ ئایا ئەم شتە خۆشەویستانەیە بۆ تۆ پرسیارەکە ئەمەیە ئایا ئالوودەبوون بەم پەیجانە و شتێکی خۆشەویستانەیە بەرامبەر بەخۆت یعنی وەکو مرۆڤێک وەکو کیانێک من کە احترامی خۆم بگرم شتێکی بەڕێزانەیە هەموو شتێک هەڵبەمە ناو مێشکمەوە چونکە مێشک وزەیەکی هەیە وزەکەی زۆر اقتصادی بەکارێنێ چونکە ئەوێت نزیکی 12 ساعت تۆ بگرێ بە پێوە بەڵام تو ئەم هەموو شتەی ئەیتە زۆر زوو تحملێکەمە بێتەوە تحمل ناکەی وە قسەی خۆش ئەسڵانە بێ بە شتێکی زۆر زۆر ئەکسسوار قسەی خۆش ناتوانانی بکەیت ئەمە لەوێەوە بێت دوو هەم من ئەمەوێت چ مۆدێلێ بم بۆ مناڵەکەم یعنی ئەمەوێت چ مۆدێلێ بم لە بەکارهێنانی سۆشیال میدیا یعنی بەهۆی گۆڕانکاریەکانی زیرەکی دەستکردەوە بەرەو جیهانێک ئەڕۆین کە کۆنتترۆلی زۆر زۆر زەحمەتە چۆن بتوانم فێری کەم کە لەم جیهانەیە جێ خۆی بکاتەوە مرۆڤێکی دەروون ساغ بێ
و ئەمە لەوە دروستە بێت کە چۆن مامەڵێکی درستی لەگەڵ ئەم شاشەیە هەبێ ئەی ئەگەر من خۆم نەزانم ئەو هەوراز و نشێوان نەزانم کە چۆن خۆم کۆنتترۆل کردووە لەوەی کە ئەنفۆلۆی زۆرێک لەم پەیجانە بکەم کە دوورە لە خەونی منەوە و هەنێکی شتێک بە سەراساکە ئەسڵەن لە دنیاکەی تۆ دوورە من باسی ئەوی بۆکەم کە چۆن ئەمانم کردو و لەگەڵ هەموو ئەمانەشە ئامانجە خەونێکمان هەبێ باوەڕ کە خوێندنەوەی کتێبێک کە بەدەستەوە ئەیگری لەم پەڕ بۆ ئەو پەڕی و دوای هەستەکەی تەواوە کردووە و هەستەکەی شتێک فێر بووی زۆر چێش بەخشترە لەو هەموو ڤیددیۆیی کە بەسەر تاساغا کرێتەوە زۆر متمانە بەخۆ بۆ نزیاترە زۆر باشە دکتۆرە شیاو ئەتوانین بڵێن کاتێک کە مناڵ ئەو هەست و خۆشەویستی و ئەو گرنگی پێدانەی لە ماڵەکەی خۆیان دەست ناکەوێت لەلایەن دایک و باوک و خوشکەکان و ئەندامانی خێزانەکەی لەواچە هەنێجار پەنابەرێت بۆ دەرەوەی خێزانەکەی لەوەی کە ئەو هەست و سۆز و خۆشەویستە لەوێ پەیدا بکات لەوانەیە هەنێجارشە بێت کە ئەمە زیانی پێ بگەێنێت کاتە تا چەند گرنگی ئەمە ئەو هەست و سۆز و خۆشەویستە لە ماڵەوە پێیان ببەخشین تا پەنانە بن بۆ دەرەوە بۆ ئەوەی کە ئەمە بەدەست بهێنن دەستخۆش پەیوەند خان دەستە خستە سەر خاڵێکی زۆر بریناوی کۆمەڵگا مناڵ کاتێک کە عیلاقەیەکی خۆشەویستی لەگەڵ کەسێکی زۆر بە تەمەن لە خۆی دروست ئەکا مناڵمە بەسمان تا تەمەن چەنە تا 23 ساڵی جارە لە قۆناغی تازە لاوێ قۆناغی هەرزەکاری تێنەپەڕاندۆ تا 18 ساڵی ئیتر ئەها مناڵە تا 23 ساڵیش درێژە بێتەوە ئەم مناڵە بۆچی پیاوێکی نیەت خراپ ئیستغلالی ناسکی و جوانی و گەنجێتی ئەم مناڵە ئەکا ئەم مناڵە بۆچی ناتوانێت بڵێ نا بۆچی ئەوە نەفلتەری نییە لە ناوە یەکسەر تەسلیمە بێ پەناگەیەکە تەنهایی مرۆڤە کوژێ یعنی هەر بەجددی داتا هەیە ریسەرچ هەیە لەسەرەوەی ئەوەی کە مرۆڤەکانە کوژێ هەستی تەنهاییە و تەنهای مرۆڤە کوژێ و مناڵیش بۆی نەمرێ پەنا ئەباتە بەر پەناگێکی خۆشەویستی ئەدۆزێتەوە بۆیە زۆر مەسئولیاتە بوون بە خاوەن مناڵ و ئیشێکی گرنگە و ژیانی هەرێکێکمان پرۆژێکی زۆر گرنگە وەکو پرۆژێکی هونەری وایە هەرێکێکمان ژیانی خۆمان ئەنەخشێنین ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە لەو نەخشاندنەیە مناڵەکان ئێرە پەناگەیانە یا لە دەرەوە هەر شتێکیان بۆ بێت و بەرەو ڕووی ئەڕۆن جاری وایە ئەوە کۆمەڵێکە گروپێکە مناڵ بەلاڕەیە ئەبن بە شتی جیاواز مناڵ دەفعەکەن بە ناوبانگ بە پارە بەم شتانە مناڵ دەفعەکەن و ئەوێ پەناگەیە کە پڕە لە هەستی عاید بوون ئەمە هۆکاری بە زیندومانەوەی ئەمە هەستی عاید بوونە ئێرە جێ هێڵێ بەرەوە ئەوێ ئەڕوا بۆیە مناڵەکانمان لە بەردەم خەتەریاتێکی زۆر گەورەیان ئەگەر ئەو ئێمە وەکو خێزان هەوڵنەین چێژێک بۆ ژیانی خەزانیمان بگەڕێنەوە و لەو سترێس و تووڕەیی کە هەمانە کاتێکی کەمیش بۆ خێزانەکەمان تەرخانکەین هەندێک جار ئەکەونە دۆخێکیشەوە لەوەی کە دووبارە دەرهێنانەوەیان لەو دۆخە زۆر قورس و ئەستەم ئەبێت اینجا کارە ساتەکە جاری وایە فعلەن لە کۆمەڵگەیەکان کە پێمانەوترێت جیهانی سێەم کەم بەتابەتێگە کچێک تووشی غەڵەت بێ کوڕەکە ئەشاردرێتەوە باس ناکرێت کچێک تووشی مشکلەیەکی لەو جۆرە بکرێ کچەکە خەتابارەکرێ و بارودۆخێک دروستە بێ هەرلی دەرناچێت بەداخەوە بەڵێ دکتۆرە سەردەمی کۆرۆنا کە سەردەمێکی نەهامەتی بوو و کاریگەریەکی زۆر خراپی هەبوو بەزەڵێن توانین بڵێن کاریگەریەکی باشی هەبوو لە ئاشکردنەوەی ئەندامانی خێزانەکە و کۆکردنەوەی ئەندامانی خێزان چۆنێک بوو هۆشێکی هێنا بەسەر خەڵکە من خەریکی چیم ئەم هەموو ڕاکردە ئەم هەموو دوورکەوتنەوەی لە پایچی و 100% نییە ئەکرێ بۆ هەنێ خێزان زیاتر مشکلەشی بۆ دروست کرد بێتن چونکە کە بەریەکەکەون و لە عینەن ماڵان نەدەوام هەیە نەچوونە دەرەوە هەیە گرژێکی زۆر زیاتر دروست بوو بێ بەڵام ئەکرێ هەر بەریەک نەکەون بێگومان ناکرێ بۆچی ئەمە خێزانین بەڵام لەو ڕۆوە ئەکرێ بۆ هەندێک لە خێزانەکان کاریگەری هەبوو بێ کە خۆشە خێزان باوکێک کە ناچێت بۆ ئیشەکەی چەند خۆشە ژیانی خێزانی ئەم مناڵانەوە نەترسناکیژنی لەگەڵیابی ئەم ژنەوە خەتەریش نێتانیش سێری چاویکەی بۆیە باوەڕکەن ژیانی خێزانی زۆر چێژ بەخشە ئێمەگە بتوانین سێری چاوی یەکترکەین و چێژێکی زۆر ڕاستەقینەترە لە هەموو ئەو چێژی کە لە ڕاکەڕاک و لە سەرکەوتن و لە پێڕاگەیشتنا هەیە
سەر پاشە لەوانەیە ما هەمومان وەکو خۆشمان ئاماژەمان پێک لە دەجێشی قسەکانە جەنجاڵی ژیان و ئیشکردن وا بکات بە تەواوەتی لە ئەندامانی خێزانەکەمان دوور بکەوینەوە. بەڵام من لەم چەند ڕۆژەیە گوێم لە یەکێک بوو لە یەکێک لە کۆڕەکان کە دانیشت بووم وتی ماڵی ئێمە زۆر مەدەنیانەی زۆر مسەقەفین ئێمە سەعات 3 نانی نیوەڕۆ ئەخۆین ئیتر ئەوە بۆ نانی ئێوارە هەر باسی مەکەلەوە سەعات 9 شەو بیخۆم کاتە ئەتوانین بڵێن ئەمە پێ ئەو تێ جۆرێک لە ڕۆشنبیری لەوەی کە هەر کەسە و لە ماڵەکەی خۆیان هەرێکە و لە کاتێکان نان بخوا کەسی لەگەڵ یەکتریا کۆنە بێتەوە ناخواردی نیوەڕۆ وای لێ بەلەوەی کە تۆ بڵێ ڕۆشنبیری کە من سەعات 3 و 4 ئێوارە بیخۆم. لە ڕاستیە ئەوەی چ کاتێک نانی ئێوارە بخورێەوە چەند ژەم بخورێ ئەمە شتێکە ئەکرێ بڵین خێزانەکان خۆیان بڕیار بن ئەوەی کە مهمە چییە؟ ئایا ئێمە لەسەر ناخواردنەکە هەمووی ئایپادێکی لەسەر لە بەردەمایە یاخود ئەوێرین گفتوگۆ لەگەڵێکا بکەین؟ چونکە گەورەترین سەرمایی ئێمە خێزانەکانمان و مناڵەکانمانن هاوسەرەکانمانن. ئەگەر لەم سەرمایە ئێمە دۆڕا بێتین هەموو چێژەکانی تر هەمووی ساختەیە و هەمیشە تۆ لایەکەونە. ئەوەی کە لێرەیە وا ئەکات ئەندامانی خێزان لە دانیشتنێک لە خوانێکە کە پێکەوەن بوێرن لەگەڵێکا گفتوگۆ بکەن خۆی پرسیارە گرنگەکە لەوە چێ لێرەوە ئەمە بێ چۆن بتوانین گفتوگۆ بکەین چۆن بوێرین لەگەڵێکا دابنیشین. خۆی ترسە کە خێزانەکان هێرەکە لە ژووری خۆیەتی و مەدەنیەت و دیموکراسیەتی ناو ئەنەینوانە ئەبێت ئێمە بتوانین سێری یەکترکەین چی وا ئەکات ئێمە بتوانین لەسەر هەمان سفرە کۆبینەوە چی وا ئەکات گفتوگۆکە چێژ بەخش بێ. ئێستا لەوانەیە هەندێک دایک باوک بڵێ ببوورە قسەکەشی بە بڕۆم دکتۆرە کوژانەوەی ئەنتەرنێتەکە وا ئەکات هەموو ئەندامانی خێزانەکە لە هەموو ژوورەکانی خۆیانەوە بێنە ئەو ژوورەی کە ئێمە ئەمانەوێت. مناڵم کوژانەوەی کارەباکەش بەڵێ بزانە لە تاریکیە چ هەستێکی ئەمان دروسە بێ چ جەوێک دروست ئەبێ یعنی مۆمێکی کەس داگرسێنی ڕووناکیکی کەم هەبێ و ئینتەرنێت نەبێ و تەلەڤیزیۆنیش نەبێ. کەواتە لە پێشترە کە بە دیار مۆمێکیان چرایەکەوە دانیشن چێژ بەخشتر بوو بەڕێیتەوە زۆر هەستی عیدبوونێ پێشتر خەڵکەوە نەمێشکی پیس نابوو بە ئەم هەموو خەبەرە بێعیلاقەیە وەنیە بەڵام چی ئەکرا مێشکیان ئەجوڵا یاری کڵاوێنیان دروستە کرد مێشکیان ئەجوڵا مەتەڵێکیانێنە سوعبەتێکیانە کرد چونکە مێشکیان زیهنیان پاک بوو. ئێستا ئێمە چی وەرگری هەر ئەوە ئەیتەوە ئەبێ بەتاڵیکەیت ئەوەی وەرەگرتو بێ بەتاڵیکەیتەوە ئەمە یاسایەکی بایۆلۆجیە چیت وەرگرە بێ بەتاڵیکەیتەوە ئەمە دایک و باوک بەجددی ئەم قسەیە زۆر گرنگە بێ ئاگایان لەبێ هاوسەرانیش تحملی یەک ناکەین لەبەرەوەی چیمان پێ بێ بەتاڵیکەینەوە ئەو هەموو شتە لە سۆشیەل میدیا وەرگرتووە لە ئەخبارەوە وەرەگرتووە هەتا بەتاڵ نەکەیتەوە ناتوانێت عیلاقەیەکی گەرم و گوڕ دروستکەی بۆی کوژانەوەی ئینتەرنێتەکە زۆر مهمە. ڕووناکی زۆر نایڵە مرۆڤەکان هەست بە ئەمانکەن جەوی ڕەحمی دایک چۆنە کە مناڵە ناو ڕەحمی دایکە تاریکە بێدەنگە و گەرمە و نەرمە ئەمە زۆر مهمە ئێمە ئەم جۆوە لە ماڵا دروستکەین ڕووناکی کەمەکەیتەوە ئینتەرنێت لا ئەبەی و ئەبێ لە ماڵەکە ئەڵە مناڵەکان ئەگرین ئەیکەن بەهەرە ئێبابیکەن کەس بەوە نەمردووە با بگرین بابیکەن بەهەرە ڕۆژێ دوان سیان هەفتەیە 2 هەفتە هەر تا 3 هەفتە ئەخایەنێ ئەو هۆرمۆنی کۆرتیزۆڵە وردەورە لە شەکەمە بێتەوە دوای ئەو فێرە بێ ئینتەرنێت ئەکوژێنیتەوە هیچ اختیارە نامێنێ مناڵەکان سوعبەتێکە دۆزنەوە بکەین بوو ئەم بەتاڵبوونەوەیە بەڕێز باز لەواکەی ئەوە نەمان شت وەرگرتووە پێویستمانمە بەتاڵبوونەوەی هەیە ئەم بەتاڵبوونەوەی ئەگەر بەسەر ئەندامانی خێزانەکەمان نەمەوێت بەسەر ئەوان نابێت نەمەوێت کاریگەری هەبێت لەسەر ئەوان چی بکەمەوەی کە ئەم بەتاڵبوونەوەی بکەم ئەم بەتاڵبوونەوەی پێش ئەوەی کە بەتەنیا بم کاریگەری لەسەر کەس نەبێت دروستە پێش ئەوەی ئەم بەتاڵبوونەوەی جارە منە بێ بڕیارێکی زۆر دروست بم عیلاقەی لەگەڵ سۆشیەل میدیایە چۆنە چەند نزیکە ئایا لەمەوە نزیکترم لەم شاشەیە یا لە مناڵەکانەوە چەند نزیکم یەکەم لەوێەوە بنبڕی زۆربەی پەیجەکانەکەم تەنها ئەوانە هەڵە بژێرم کە سوودی هەیە و کاتێکی دیاریکراو دائنێم لە ڕۆژەکەیە لە هەموو فەراغێکان هاچمە سەری ئەوەی کە دائنیشین پێکەوە لە پڕ قسە نامێنێ وڵا بە سەیرە بکەین چی ڕوویاوە نەوەکو شتێ ڕوویا بوو بە فریانە کەوت بێتم ئالێرەیە کە دەست بۆ مۆبایلەکە نابم بە تاڵبوونەوەیەک ڕوایە تحملی ئەو نامرتاحیەکەی کە وڵای سە قسەشمان پێنیە بە سەیر مۆبایلەکەم ناکەم ڕاهێنان بە مێشکەکەی بەم جۆرە داوای دەرمانەکەیەکە داوای هیرۆینەکەیەکە نایەیتێ هەموو جارە داوایەکە نایهێدێ ئیرادە لێرەوە دروستە بێ و بە تاڵبوونەوەکە چۆنەکە مەچمە ناو سروشتەوە
سروشت بەشێکی زۆری ئەو هەموو هەستە نێگەتیڤی کە ئێمە هەمانە بە هۆکاری ئەو ئاڵو گۆڕی لەبین ئەو ئۆکسسیجینێک کە ئەو ئەمان ناتێ هەموویمان لێ دەرەچێت. تووڕەبوونەکەت چەند زۆریش بێت و کاریگەریەکانە سەر دەرونی خۆم چەند زۆریش بێت بەم شتانە چارەسەرەکرێت بە دڵنیاییەوە بەس ناکرێ ئێمە بەردەوام چۆنڵی هیرۆین وەرگرم و بەردەوام بڵم چۆن چارەسەری کەمانە چونکە تەحمل ناکرێ ینی هیچ کەسێ بەرگەت ناگرێ و تووڕەیەکان زۆرە بە جاری وایە لەو دقیقە خەولێکە و پۆستی کەسێکە بیرەکەێتەوە ئەوە چۆن خەو ئەزڕێ هەڵەسی ئەچیتە ئەو دیو دوێکی بەڕێستم بینی ئەڵەی بەس تەنها هاوارکردنێکی یش توانای بە تەنیا توانای ئەوە هەیە کە من تووڕەیەکەی من دابەزێنێت کە کاریگەری لەسەر دەوروبەرەکەم نەبێت بە دڵنیاییەوە ئەم هاوارە زۆر زۆر گرنگە هەموو لەشە تون گرژەکەی و ئێمە لە ماڵی ئێمە کللتورێکە مناڵەکەمانەڵە پێویستیم بە قیژەیە ئەزانێک خەت تووڕابێت لە بەروی بە ئێمە بکەشەڵە پێویستیم بە قیژەیە ئەچێ لەو لاو تێرە قیژێنە یا جاری وایە پێمان وتوە کە ئێمە هەمومان لە ژوورەوە بینگوێمانەیەشێ بەسەر نە ئاوا بەسەر دەستیا ئەقیژێنە یا بەسەر پشتێکە ئەقیژێنە کللتورێکی زۆر زۆر جوانە ئەم هەموو تووڕەیە چی لێ بکەین نابێت تووڕەبی پڕیشم لە شوێنی کارەکەت کەسێ عەزێتە نیگایەک جاری وا هەیە ئەها هەموو گیانە ئەلەرزێنێت و زۆر زۆرە پێ ناخۆشە یەیتە ماڵەوە بڵێ ئەمە با بکەین بە کەڵچەرێک و ئەم قیژەیە بکەین ئەم هاوارە بکەین بەڵام بە ئەندامانی خێزانەکە بکەین من هاوارێکم پێەیە ئەچمە ئەو دی و بکەین بە شتێکی نۆرمەڵ لە خێزانەکەیە زۆر باشەکاتە ئەم بە کللتوریکردنەی ئەمە کە لە ماڵی ئێوە هەیە تا چەندگە لە هەم ماڵەکانی تریشا هەبێت لەوەی کە ئێمە تێبکەینەوەی کە ئەو مناڵە پێویستی بەوەیە تووڕە بێت بەڵام بۆی بەسەر کەسانی ترا تووڕە نەبێت لەوانەیە ئەمە بە قیژە بە کەسێک دەبێت بە شتێکی تر بتوانێت تووڕەیەکەی دەرببڕێت لە مناڵیا چەند قیژەمان خواردوێتەوە لە بەرامبەر چەند زۆڵمە ویستمانە بڵێن نا بەس نەمانتوانیەوە چەند قیژەمان خواردوێتەوە و ئێستا ئەم خواردنەوانە بەشتی جیاواز ئەمان هینمانەکە ختووکەمانێ ئەمان و ڕوژێنێ و دیسانەوە ناتوانین بقیژێنین دیکە خۆش ئێمە خێزانەکەمان ئەوەندە شوێنێکی سەلامەت بێ مافی ئەوە تەبێ بقیژێنی خۆ لە مەکتەب ناتوانانی ئەسڵەن ئەمە گەورەترین کێشەیە مامۆساکانی مەکتەب بۆچی زۆر هیلاکە بن چونکەیانە کۆنتترۆڵی کاردانەوە دەرونیەکانی مناڵەکان بکەن ئەگەر لە مەکتەبەکە سپیسێکە بێ فەرمون لێرە بقیژێنە کێ پێویستی بەقیژەیە بڕوا لێرە بقیژێنە و چەندین تەکنەلۆژی جیاوازەیە بۆی کە قیژەکە نەگاتە دەرەوە بەس ئەم خۆی خاڵی ئەکاتەوە چەند گرنگە ئەمە دکتۆرە لە کۆتاییە وەکو کۆتا پرسیار چیت هەیە چ ڕێنماییەکت هەیە بۆ هەر کەسێک لەگەڵ ئەندامانی خێزانەکەیە ئەم کۆبوونەوەیە ئەم گفتوگۆ چێژ بەخشە دروست بکات و کاتی هەبێت بۆ ئەندامانی خێزانەکەی ئەمە شتێکی زۆر ئاسان بە دایک و باوکەکان بڵێم چونکە کە ئەڵێن کۆبوونەوەی خێزانی پێکەوە چێژ وەربگرین شتێکی زۆر ترسناک و قرس و زەحمەتە ئێمە چۆن بتوانین ئەمە بکەین بەم هەموو سترێسەوە شتێکی زۆر ئاسان هەموو ڕۆژێ بۆ ماوەی 1 دقە بە چاوی ڕاستە سەی چاوی چەپی بەرامبەرکە بە چاوی ڕاستەی چاوی چەپی بەرامبەرکە ئەمە ڕێگەیە کە بێت کە بەبێ ئەوەی هەوڵی لەگەڵابێت خۆ جدیکەیتەوە ئێستا چ یاریە بکەین هۆرمۆنێکی زۆر باش لە جستی خۆت و مناڵەکە تاڕژێ خۆت و هاوسەرەکەت خۆت و هاوڕێکەت و ئەمە ئەبێتە ڕێگەیەک بۆ دروستکردن عیلاقە زایدەن ڕۆژی 12 باوەش کە ئێمە توانیمان بەریەک کەوین کە داژنیشتی قسەی خۆشمان ئەبێ بۆیە ئەم دوو ڕێگەیە تەسەورەکەم یارمەتی دەرێکی زۆر باش بۆ دایک و باوکەکان خاڵی سێهم بە دڵنیاییەوە ئەمە زۆر واجبێکی زۆر گەورەیە کە دایک و باوکبی نابێ ئالوودەی شاشەبی دایک و باوکبی مەسئولیاتی تۆیە کە فێربی احتیرامی خۆت بگری و پەیوەندی عیلاقەیەکی ساغت هەبێت دروست هەبێت لەگەڵ شاشای تاوکو و شتێکە پێ بە مناڵەکەت بڵێ چۆن بەکاری بێنێ کە تۆ شتی پیس هەموو شتێک نەچێتە مێشکتەوە ئەوەندەش پڕ نابیت و عیلاقێکی دروست و چێژ بەخش دروستەکەی دووبارە سپاس و ئامادەبوون و خۆشحاڵ بووین